هەموو جار باسی یەکێ لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم گەرمەوە کە خالیدی کوڕی وەلیدە. خالیدی کوڕی وەلید لە هەموو سەحابەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕقتر بوو، ڕق حەز زەلامێکی زۆر ڕق بوو، پیاوی شەڕ بوو، پیاوی سوعبەت و قسەی خۆش و شتی وان نەبوو، خاریەکەی خوا بەنەوەی دروستیەکە پیاوی شەڕ و بەزم بوو. تەنانەت لە کافرێتیشە تاکە ضەربەکە لە مسلمانانی لا بێر بە دەفی خالید پیان کەوت لە شەڕی ئوحدەکە کافر بوو کە خوا هیدایەتی یا مسلمان بوو شمشێر وشتەکە یا بە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو شمشێرە هەرە بێت لە پێناوی خوایە لە ئیشا بێت شمشێر مەبەخشە با بەخۆ بێ تۆ شمشێرێکی خۆ شمشێرێکی لە شمشێرەکانی خوا. خالید داسەیکە مەبەستم پێوی ئیسلام پیاوی ڕقی چۆنێنێت ئاوە دڵ نەرمیەکە ئەم ئەخلاقە جوانە بەس ئیسلامە فێریوەمانەکە. خالید بەخۆی و 11,000 قواتەوە تا لە جنوبی عێراق خەریکی شەڕە لەگەڵ فارسە. باش ڕۆژێ نامەیەک هاو لە ئەبوبەکرەوەڵێ ئەبوبەکر هین ئەبوبەکر پێڵێ خالید سڵاوی خوا لێبێ لەگەڵ گەیشتنی ئەم نامەیە بە تۆ هەر ئەم دەقەیە عێراق بەجێ بێڵە فریای شامکەوە سێ جێیشمان لە شام هەیە. جێشی ئەبوو عوبەیدەی جەڕاح 10,000 کەسە، جێشی خالیدی کوڕی یەزید 10,000 کەسە، جێشی یەزیدی کوڕی ئەبوو سوفیان 10,000 کەسە، ئەمە 30,000. ئەڵێن ڕۆم هاتووە بە 240,000 قواتەوە هەموو گیانیان ئاسنە ئەوانی 30,000 هەر یەکەیان لە شارێکن پێم وتون هەموو کۆ ببنەوە خالی تۆش بە پەلا نەوەستی یەکسەر فریای کێوکەوە فریای شام کۆبچۆ بەهانای ئەو برا مسلمانانەتەوە. ئێ باش خالیدیش هەستا ئەم جێشە 11,000 کە پێیەتی بە بێوەستان بە سەحرای ئەنبارە ئەرزەکەی بڕی قەت بڕی کرد هەر لە ماوەی چەند ڕۆژێکا خەریب و سەحابەکانیش هەموو بە هەلاکەت بڕۆن. گیانیە کوێ؟ گیانیە شام. کە چوو بۆ شام سەیری کرد 30,000ەکە کۆبوونەتەوە قائیدەکان ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاح کێکێکە لە دەب مژدە پێدراوە بە هەشتێکە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمینی ئەم ئومەتەی من ئەبوو عوبەیدەی کوڕی جەڕاحە. سەیری کرد لەگەڵ قائیدەکانە کۆبوونەتەوە خالید چکور گەیشت بە ئەوە شیان پێ کرد یاخوا بەخێر بیت خالید دوانم چوونە مەجلیسی عەسکەریەوە دانیشتن خێتوانەوە 240,000 هاتۆ قوواتیان ئاوایە ئەمەندەیان ئەسپ پێ ئەمەندەیان ڕمی ئاسن پێ ئەمەندەیان شمشێر پێ ئەمەندەیان قەڵغان پێە لە تەپی سەریان تا بەری پێیان جلی ئاسنیان کردوتە بەری ئەسپەکانیان چی ئێ بابە وەڵای مەشی چیوامان پێنی ئەی چی بکەین برا. خالید کە سەیری کرد کابرایەکی عەسکەریە کە لێیان ورد بۆ زانی گەورەترین خەلە لە ناو جێشی مسلمانەکانە کەمینیە. گەورەترین خەلە لەوەیە تا ئیسەکانە نەبوون بە یەک سێ جێشی جیا بەمەی ئەمیشەوە بۆ بە چوار وتی بەخوا ئەمە ئیش ئاوا ناڕۆ بەڕێوە وتی کاکی برامە هەموو مسلمانین هەموو بۆ خوا نایکەین بە ئێوەتی وەرە پێکەوە کۆبینەوە هەر هەمومان جێشەکەمانەکەین بە یەک پێکەوە خیڵتەی شەڕدانین بە هەر ڕۆژە یەکێکمان قایدی خۆم شەڕە زۆرە خایانێ کاکە تۆ شەڕی 240,000کەی بەخوا لەوانەیە چەند مانگێ بخایانێ. ئێوتیان باشە وتی بەس یەک تەکلیفم لە جەنابتان هەیە. وتیان چی خالید؟ وتی ئەمەوێ ڕۆژ یەکەم من قاید بم ڕۆژ یەکەم بە من دەست پێ بکە. ئێوتیان قەیچێکە خۆی شەڕەکە زۆرە خایانێ بە ڕۆژ یەکەم جەنابە قاید بی. وەڵا خیڵتەی شەڕیان دانا قوربان بەرامبەر 240,000. یەکێ لە ڕەفیقە کۆنەکانی خالید کێیە؟ عەکرمەی کوڕی ئەبوو جەهلە. عەکرمەی کێ؟ کوڕی ئەبوو جەهل. کوڕی ئەبوو جەهل. ئەم عەکرمەیە هەتا ئەو ڕۆژەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەکەشی فەتح کرد هەر کافر بوو. تاکە کەس کە بەرامبەر پێغەمبەر صلی الله علیه و سلم وەستا لە فەتحی مەکە ئەم عەکرمەیە بوو. دوو زەلامیشی بە کوژدا لەوێ ئینجا ڕای کرد. هەری دوایی تر تۆبەی کرد و هاتەوە مسلمان بوو. عەکرمە هاتە لای خالید وتی خالید زۆر بێئەدەبیم کردووە بەرامبەر بە دینی خوا بێ ئەمڕۆ حەقکەمەوە. وتی حەقی چیەکەی تۆ عەکرمە وەتەمای چی بکەی؟ وەڵا چۆ ناو جێشەکە وتی کێ بەیعەی مردنم هەیاتێ؟ کێ بەیعەی مردنم هەیاتێ لە پێناوی خوا نەگەڕێینەوە؟ ئەمێ من شەهید بوو نەگەڕێ 400 کەس بەیعەی مردنیان نا بە عەکرمە ئەوان جێشی ڕۆمیان لەتوپەت کرد ئەم 400 کەسا چونکە لە هیچ ناگەڕانەوە.
چوارسە ئەسپیان پێ بوو لەو سەرۆ غاریانیان بۆ ئەو سەر ئاو جێشەکان لە دەکرد ئاوا هاتەوە بۆ ئەم سەریتە چەندیان لێ کوژدا گوێیان نایە برینە چونکە هیچی وەتەمان نەبوو بگەڕێتەوە باشە ئەوە ئەویش لەولاوە بۆ سێ ئەیبزان بەسەلەکەم بەسم باسی خالید خۆیەتی خالید ئەوە شەڕدەستی پێ کردووە هەرایە ئەم هەموو قوواتە چووە بە ئاسمانە بەیەکە جا شەڕی جاران زۆر ناخۆشگاکە شەڕی تا زۆر خۆشە لە سوچێکۆ دانیشی فیشەکێ هاوی هاوە نەهاوی ئەمانم بەشم شێر و بەچەقۆ بنیشتە سەرسەری یەکتر کە لە پاچەکەن هە زۆر ناخۆش بۆ شەڕی جاران لە سەر بە ئاسمانە پەڕێ قۆڵە پەڕە تەپ و تۆز و ئەسپ و ناڵە و نرکە و چوون بە یەکا یەکترە کوژن و یەکترە بڕن لە گەرمەی شەڕەکەیە هاتن وتیا خالید یەکێ لە قائیدەکانی ڕۆم هەر هاوارێکە ئاڵێ من شەڕ لەگەڵ کەس ناکەم خالید دمەوێت کوا خالیدم بۆم دۆزنەوە من خالیدی کوڕی هینمەوێت خالیدی کوڕی وەلی دمەوێت وتی کامەیادی پێم بڵێ ئینشەڵا منەی کوژم خالید وتی لەخوای شووە پێشەوە وتیانە ها قوربان ئەو زەلاما بینی بە سواری ئەسپۆ کەسەی کرد هەیکەلی قائیدەکانی هەیە جلی قائیدەکانی لە بەرای بە سواری ئەسپێکی کەشخەوەیە هاوارەکارێک کوا خالید لەکوێ با بێت بۆم بەڵام شتاوی ئەسپی یاشم شێرێ بە دەستیەوە بەرەو ڕێای کرد ئەڵڵاهو ئەکبەری کرد ئاوەرە وەراگەر پیاوە من خالیدم تا سەری ئەسپەکان گەیشتە ئاستی یەک خالید وتی دەیەگەر پیاوی وتی تۆ خالیدی وتی ئاوتی خالیدی کوڕی وەلی دەڵێ وتی منم وتی تۆ قایدێم جێشەی وتی ئێدە کوادی وەر ئەوە ئەرزۆ گەس وتی تۆ پەلەمەکە خالید پەلەمەکە چی دەوێت وتی خالید پیاوی ئازا و حڕ ئای بە درۆ بکە وتی جا کێ دروی کردووە وتی نەموو تۆ درۆ کردووە بەس پرسیارێک لێکەم تو ئەو خوای کە خۆ باوەڕ پێێتی بەڕاستی جوابم بەرەوە وتی وەڵای شەڵات بەڕاستی جواب بدەم ئێمە لەسەر ڕاستی شەڕەکەین چییە پرسیاری چی ئەمە لە گەرمەی شەڕە ئەمە دوژمنن بەرامبەر پرسیاری چی وێ کاکە وتی تو ئەو خوای کە تۆ ئەیپەرستی ڕاستە خوا لە ئاسمانەوە شمشێرێکی بۆ ناردووی لەگەڵ حەد جێشەکە شەڕکەی جێشەکە بەسێ تۆڵی چی پرسیاری ئەمە هەوتی ئابەست تو خوا ڕاستم جواب بەرەوە وتی نە بەخوا نە شمشێری بۆ ناردووم و نە هیچ وتی ئەی بۆ پێ دەڵە شمشێری خوا وتی وەڵای ڕۆڵێکیان لە بەیانیەوە زیاتر لە دە شمشێر لە دەستما شکاوە ئەمە نازانم یانزەیەمە دوانزەیەمە خوا زانێ مەش تەحموولەکەیانە لە بەیانیەوە هەر لەم شەڕەیە دە شمشێر بەشە دەستمەوە نەخوا شمشێری بۆ ناردووم نە هیچ وتی ئەی بۆ پێ دەڵێ شمشێری خوا وتی وە پێغەمبەری خوا سەڵا سەلەم وای ناو وتی ئەی خالید باشە ئێوەی عەرەبی تێپەتی هیچ نەزان نە دەوڵەت نە قانون نە مەفام نە هیچ شتێکتان نەبوو دوعکەوتوو لەو دەشت و دەرەیە مردارە و بوتانە خوا کچی خۆتان زیگە بە چاڵەکە ئێوە بۆچی بوون بەو پیاوەی بێن بەگشت ڕۆما پێم بڵێت چۆن ئەوێرن بێن بەگشت ڕۆما بەسی 40,000 و پەلاماری 240,000 قوواتی ڕۆمێن ئاخر خالید ئێمە 2000 ساڵە دەوڵەتین ئێمە نیوەی دنیامان بەدەستەوە ئێوە چۆن غیرە دەکەن ئەم ڕەش و ڕوتە هاتون پەلاماری ئێمایەن خالید ژووتی ئاخر ئێمە بۆ خوا شەڕەکەین پیاوەکانی تۆ چەند حەزیان لە عەرەق خواردنەوەیە قەسەم بەخوا پیاوەکانی منەوە حەزیان لە مردنە ئێمە بۆ خۆمان شەڕ ناکەین ئێمە بۆ خوا شەڕەکەین ئێمە هاتوین بۆ ڕاستی شەڕەکەین ئێمە هاتوینەوە خەڵکە لە عەبدایەتی عەبدەکان دەرزگارکەین بیانکەین بە عەبدی خوا بیان گەڕینەوە بۆ دینی خوا ئێوەتی عەبدینەی تۆڵێت چی ئاوەرە خوا تێمگێنە دەوەرە کوڕینە گەرمەی شەڕ تۆ مەنزەرەی بێنە بەرجای خۆ ئەمە خالیدی دڵڕەقی دەڤڕەقی نازانم لە هەموو سیفاتەکانی ڕەقترین زەلام و پیا بووە لە ناو گەرمەی شەڕە تۆ دەستکەی بە داوەکردن مەبەستی بوو ئەم پیاوە موسڵمان بێت هاتۆ یەک سەعات لەگەڵ کابرایان خەریکە ناڵێ ئەمە فێڵم لێکە ئەمە کاتی شەڕە بۆ چونکە کاری موسڵمان ئەم داوەیە بە قوربان حتا ئەو شەڕش کە ئاکرا بۆ ئەوەی چی بێ هیچ بەربەستێ لە ڕێگەی ئەم بانگەواسی خوایە نەمێنێت مادەم کابرا خۆی هاتۆ گوێی لێ بگرێت چۆن هێڵم بەڵایە بڕوا با فریای کە و میساب کوژێتێتە جەهەنەم با تێیگێنم وەڵا ئاخری نەتیجە بەتی گەیشت دوایەوە قسەمانە تەڵ ئەمە کێی گێڕێتەوە ئەم ڕیواتە ئەمە ئیبن جەریری تەبەری لە تاریخەکەی گێڕێتەوە لەو قایدە ناوی جورەیج بوو ئەو جورەیجە کاتی خۆی بە جۆرجی ئیسار ئێستا داڵن جۆرج ناویکی ئەوروپیە ناوی جۆرج بووە دوایش کە سەیرەکەن سبحان الله برازای قەیسەری مەلیکی ڕۆمە برازایەتی برازای یعنی قەیسەری بە پاشاکە مامێتی وەڵا قوربان کابرا ئێ وەڵا خالی دەبێ موسڵمان بم هەت بەجددی ئەرە وەڵامێ موسڵ لە گەرمێم شەڕەیە ئەرە وەڵا خالید وەرە شەڕ بەجێ بێڵی تۆ هەر ئەم ڕۆژێ بەدەستۆی خالید تەکلیفی کردو با ڕۆژ یەکەم من قاید بم پەلی کابرای گرتۆ بە خۆی و ئەسپەکەی و هێنایەوە بۆ خێوەتەکەی خۆی چادرەکەی خۆی لە دواوە وتی وەرە دەتەپوتۆز دوور کەوتنەوە لە شەڕەکە هاتەتیا خالیدەوە بەزمێ وتی ئاوا بکەن و ئاوا بکەن
تۆ جاری ئیشم بەمەیە کابرای هێناوەتە دواوە دەست نوێژێکی پێشتووە وەرە لە دوامەوە شایەتمان بێنە بۆ دوورکەعات نوێژ دەکەم بەدەنگی بەرد تۆش لە دوامەوە بیڵێرەوەی تر چۆن غەڵەتەکەی موشکیلە لێ دوورکەعات چونکە خالی دەگەڕێنەوە خۆشی قورئان خوێندنەکەی باش نەبوو هەڵێ بەخوا ئەم جارێ ئەو پێشنوێژیەکە لە ئاەتێکە دوو غەڵەتیە کرد خۆشی هەروە و پیاوی شەڕ و پیاوی عیلمۆمانە نەبوو مەبەستم پێ چیە کوڕینە ئەو کابرایە ئەو دەقێلێ شایەتمانی ناو موسڵمان بوو دوورکەعات نوێژەکەی وتی ئیسا برامانی باوەشی پیاکە دەی جاوەرەوەی تا تۆ لە ڕیتی یعنی من لەگەڵ ئێوە ئێستا من موسڵمانم بەڵێ ئەرە وەڵا ئێستا بکوژێ چیتە واشتەوە ئێستا لە پێناوی خوایە تۆ لە شیرکەوە لە جیاتوی بڵێ ئاب و ئیبن و ڕۆح القودس بڵێ ئیسا خوایە و کوڕی خوایە و ڕۆح القودس ئیساڵی لا إله إلا الله غێری ئەڵڵا کەس خوایەک نییە وەڵا بخۆی هاتە ناویانەوە ئیتر ئاگەی لە کابرا نەماو خالی چۆ شەڕ و ئێوارە کە شەڕتەوە بوو تەڵعەن بەو ڕۆژە خالی شەڕەکەی کۆتایی هێنا یەک ڕۆژ بڕۆ شەڕی یەرموک بخوێنەوە هەر ئەو ڕۆژە کۆتایی بە شەڕ هێنا 240,000 قواتی ڕۆم شکە هەر یەکەی بەلایەکە ڕۆی ئەوەی کوژدا ئەوەی گیرا ئەوەی چی بەسەر هاو خالید خڵتانی خوێنە لە تەپڵی سەری تا بەری پێی چاوی سوور بووە شەڕە وتیان خالید وەرە فریاکە ئەو پیاوەی ئەم بەیانیە موسڵمان بوو لەسەر دەستی تۆیان برینارە خەریکە ڕۆحی دەرەچێ کە ڕای کردەوە بۆ خێوەتەکەی سەیری کرد هەروکە هەر داوای تۆکە خالید کە چۆ سەری کرد کابرا لە گیانەڵایە خالید باوەشی پیاکە وتی براکەم شکور باشی کوتی وەرە خالید دەستێ ماچکەم ئەگەر خۆ من هەر ڕۆ هەرە مردم ئەگەر بەیانەکەی بمردمایە بەرەو جەهەنەم و بێ ئیمانی ئەڕۆشتم ئەمڕۆ خوا لەسەر دەستی تۆ هیدایەم تو خوا و دەسەوە بێنە با ماچی کەم خالید لە ئەمریا بۆ کەس نەگریاوە ئالێ بەسەر و کابرایە و گریا کە ڕۆحی دەرچوو کوڕینە ئیسلامە بێ ئاوا بێ تۆ نەهاتووی هەر بە ئاگژ عالەما بچیت و هەر چاو لە خەڵک بسکەیتەوە هەر خەڵک بە کافر و خەڵک کا دوو زەلام با لەسەر دەستی تۆیان خوا هیدایەتی با دوو خەڵک فێری مزگەوت و ماڵی خوا بکە پەلی دوو نەزان و نەفام بگرە فێری ئەخلاق جوانی دینی خوایکە بەس دانیشە قسەممە بڵێ و قسەوە بڵێ کوا کارە جوانەکانی خۆت شتی خەڵک ئەڕوخێری کوا خۆت چی و بنیاد ناوە دووشتی باش بنیاد نییە با دوو مسلمان هدايتي دستي توبن كبيغمبر صلى الله عليه وسلم فرمى لأن يهدي الله على يديك رجلا واحدا خير لك من الدنيا وما فيها للرواية قال فرمى خير لك مما طلعت عليه شمس للرواية قال فرمى خير لك من حمر النعم خوا يكذل عمل فردفا هداية لحد شي تشتي خور ليا ومتو باشترا